سڵاتان لێبێ من زریان ڕەحمانم نێترین هەواڵە ئابوووریەکانی ئەمڕۆ و گرنگترین هەواڵەکانی هەفتەتان پێشکەشەکەم سەرەتاش بە ناونیشانەکان دەست پێیەکەم. داهاتی مانگی تشرینی یەکەمی سلێمانی زیاتر لە 69 ملیار و 7 ملیۆن دینار بووە بەراورد بە مانگی ڕابردوو 18 ملیار دینار زیادی کردووە. نرخی زێر لە بازارەکانی جیهان ناسەقامگیرە ئەمڕۆ دوای دابەزینی ئۆنسەیەک بۆ 3991 دلار دیسانەوە بۆ سەر و 4000 دلار بەرز بووەوە. ئەمریکا لێخۆشبوونێکی 6 مانگەی بۆ چالاکیەکانی هیندستان لە بەندەری چابەهاری ئێران دەرکرد ئەوەش ئاماژەیە بۆ باشتربوونی پەیوەندیەکانی واشنگتن و نیودەلهی. نرخی ئەلمنیۆم گەیشتوتە بەرزترین ئاست لە 3 ساڵدا ئابووری ناسان دابەزینی خستنە ڕوو بەرزبوونەوەی خواست بە سەرەکی ترین هۆکارەکانی ئەزانن. دووبارە سڵاتان لەبێ بە داهاتەکانی سلێمانی دەست پێکەم. داهاتی ئەم هەفتەی سلێمانی زیاتر لە 12 ملیار و 500 ملیۆن دینار و کۆی داهاتی ئەم مانگەش زیاتر لە 69 ملیار و 7 ملیۆن دینار بووە. ماڵپەڕی شەفافیەت داهاتی ئەم هەفتەی سلێمانی هەڵەبجە و ئیدارەی گەرمیان و ڕاپەڕینی بڵاو کردەوە بەپێی زانیاریەکانیش داهاتی یەک هەفتەی سلێمانی لە 25دا تا ئەمڕۆ 12 ملیار و 509 ملیۆن و 924 هزار دینار بووە بە گوێرەی ماڵپەڕەکە لە 95 داهاتەکە بە شێوەی نەختینەیە و 5 بە شێوەی چەکە بەپێی ماڵپەڕی شەفافیەت کۆی داهاتی ئەم مانگەی سلێمانی 69 ملیار و 7 ملیۆن و 225 هزار دینار بووە بە جۆرێکە لە 188 بە نەختینە و 112 بە چەک بووە بەراورد بە مانگی ڕابردووش داهاتی سلێمانی 18 ملیار دینار زیادی کردووە. با بچینە لای فێستیڤاڵە سەرنجڕاکێش و پڕجۆش و خڕۆشەکەی هەڵەبجە ئەمڕۆ دووەم ڕۆژی فێستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجەیە. ڕۆژی ڕابردوو فێستیڤاڵەکە پێشوازیەکی یەکجار زۆری لێکراوە ئەمڕۆژ هەروەها هاوڵاتیەکی زۆر بۆ بەشداریکردن لە فێستیڤاڵەکە و بەسەربردنی کاتێکی خۆشەروەها بۆ کڕینی بەرهەمە خۆماڵیەکان بە تایبەتی هەنار ڕوویان لە هەڵەبجە کرد جگە لەوەی جوتیاران و فرۆشیاران بەرهەمەکانیان خستوەتە بەردەست چەندەها چالاکی هونەری و کۆنسەرتی میوزیک و گۆرانیش بەڕێوە چوو بێگومان سەردانکەران کاتێکی خۆشیان بەسەر برواتە فێستیڤاڵەکە گرنگی بازرگانی و گەشتیاری زۆریشی هەیە کە هەردووکیان دوو جومگەی گرنگی ئابوورین لە 3 مانگ پێش ئێستاوە دەستکراوە بە ئامادەکاریەکان و پارێزگاری هەڵەبجەش ڕۆژی پێش فێستیڤاڵەکە ڕایگەیاندبوو کە سەرجەم هۆتێل و مۆتێل و کەپرەکان گیراون و هاوڵاتێکی زۆریش لە دەرەوەی هەرێم بە تایبەتی لە پارێزگاکانی عێراقەوە ڕوویان لە هەڵەبجە کردووە. ئەمێ لێرەیە بە کورتی باسێکی داهاتی فێستیڤاڵەکە و ژمارەی سەردانکەران بکەم لە ساڵی ڕابردوو هەروەها ساڵی پێشووتریش و دواترە چمە لای چەند لێدوانێک لە فێستیڤاڵەکە بزین ئابووری ناسان دەربارەی فێستیڤاڵەکە ئەڵێن چی. ساڵی 2024 300 هزار کەس سەردانی هەڵەبجەیان کردو ساڵی پێشووتر 2023 بێگومان 270 هزار کەس. بابزانێکین داهاتی فێستیڤاڵەکە لە ماوەی ساڵی ڕابردووە بچینە لای زانیاریەکانی تر چەند بووە. داهاتی ساڵی ڕابردووی فێستیڤاڵەکە 1 ملیار و 435 ملیۆن دینار بووە کە ئەگەر باسی فرۆشگاکان بکەمەوەتە ئەوانی کە لە فێستیڤاڵەکە بەرهەمەکانیان پێشکەش کردووە کە لە چ جۆرێک بوون ئابم شێوەیە دابش ئەکران زیاتر لە 600 فرۆشگا و شوێنی فرۆشتن هەبووە ئەوانەی کە هەنار و بەروبوومی کشت و کاڵیان هەبووە 250 شوێن بوون ئەوانەی کاری دەستیان هەبووە 200 شوێن بوون زۆر زۆرەوە تا
ئەو کەسانە کە بۆ خۆیان کاری دەستی ئەکەن و بەرهەمی خۆیان هەیە بۆ نمونە خانمان لە ماڵەوە کە شت دروست ئەکەن یا ئەوانە کە بزنسی بچووکیان هەیە بزنسی خێزانیان هەیە لە فێستیڤالەکە شوێنەکانیان شتێکی وای لە بەرهەمە کشت و کاڵیەکان و لە شوێنەکان کە بۆ هەنار تەرخانکراوە کەم نەبووە لە ماوەی ساڵی ڕابردووە و ئەوانش کە خواردنی کوردەواریان پێشکەش کردووە ئەو خانمانە یا ئەو پیاوانە کە دەستاویان خۆشە بەرهەمەکانیان بردووە لەوێ خستویانتە بەردەستی سەردانکەران و کڕیاران 175 شوێن بوون. ئەمە کۆتا زانیاریمان بوو و کۆتا داتا و ژمارەمان بوو دەربارەی فێستیڤالەکە لە ماوەی ساڵی ڕابردووە، بەڵام بۆ داتاکانی ئەم ساڵ کەمێک زیاترە بە چاوەڕە بکەین هەر چەندە ئەوەی کە ئەیبینین لە ڕێگەی شاشەی کورسات نیوزەوە بەڕاستی ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان سەردانی فێستیڤالەکەیان کردووە ئەم ساڵ گەرموگوڕیەکی زیاتریشی تەنانەت بەراورد بە ساڵی ڕابردوو پێوە دیارە، بەڵام ئەوی کە گرنگە ئەبێ بزانین ئەوەی کە فێستیڤالەکان لە ڕووی ئابوووریەوە گرنگیەکی یەکجار زۆریان هەیە. جگە لەو کڕین و فرۆشتنە کە لە فێستیڤالەکەیە ئەکرێت و تا بەرهەمەکان ئەخرێنە بەردەستی کڕیاران بە شێوەی ڕاستەوخۆ، هەندێک براندیش ئەو هەلە ئەقۆزنەوە بەرهەمەکانیان ئەناسێنن بۆ نمونە بەڕێوەبەری فرۆشتنی کۆمپانیای ڕاسان با پەیامنەرمان سەلاح جەمیلی وتووە کە توانیویانە لەم فێستیڤالە بەرهەمەکانیان بە هاوڵاتیەکی زۆر بناسێنن. با بینەر بین بزانین ئابووری ناسان و بەرهەمهێنەرە ناوخۆیەکان چی بە سەلاح هەڵێن دەربارەی فێستیڤالەکە. لە ڕاستی ئەمە لە زانستی ئابووریە بەرهەم گرنگە، بەڵام ئەوەندەی کە بەرهەم گرنگە ساختکردنەوەی بەرهەمەکە گرنگترە، چونکە خۆتان نەزانن لە ڕۆژگاری ئەمڕۆ بەرهەمەکە ڕاستە مەسەڵەن بەرهەم هێنانمان هەیە، بەڵام ئایا تا چەند ئەتوانی ئەو بەرهەمی کە بەدەستمان لەگەشتەوە یان بەرهەمان هێناوە ساقی کێنن، چونکە خۆتان نەزانن تێچوونێکی زۆر هەیە لە بەرهەمێنانە. خۆشبەختانە ئەم جۆرە فێستیڤاڵان دەرفەتێکی گونجاوە دەرفەتێکی زۆر باشە بۆی کەوا ئەو بەرهەمی کەواری کێڵگەکان لە باخەکانی هەڵەبجە و دەوروبەری بەرهەم هاتووە ساغ بکرێتەوە. خۆتان نەزانن بە پێی داتاکانی ساڵی پار ینی زیگە 300,000 لە ماوەی سێ ڕۆژەکە هاتوونتە ئەم فێستیڤالەوە. حتمما ئەمەش کاریگەری ئیجابی هەیە، چونکە لە زانستی ئابووری ئەوەیە کەوا گەشتیار و سەردانیکەرکەیان گیرفانیان پڕ و پاران پێەیە. ئەمە کاریگەری ڕاستەخۆی لەسەرەوەیکەوە بەڵێ بەرهەمەکڕن هەنارەکڕن بەرومەکانی کەکڕن کاری دەستی ڕەنگینیەکڕن، هەموو ئەمانە کاریگەری ئیجابی هەیە لەسەرەوەیکەوە خاوەن بەرهەم و خاوەن کێڵگەکان زۆرێک لە زۆرەکان بەرهەمەکانیان ساخکەنەوە لە هەمان کاتا داهاتیان دەستکەی بەو داهاتە جاریش کە بتوانن ئەم بەرهەمە بڕاتە بابەتێکەوە قۆناغی زیاتر بەخۆ ببینێت. ئێمە وەکو کۆمەڵگەی خۆراکی ڕاستان کە سەر بە گروپی کۆمپانیەکانی هەڵەبجە گروپین، وەکو جەنابتان ئاگادارن پێشتر کارگەی زەیتی زەیتونی ڕاستانمان نەبوو لە ساڵی 2010، بەڵام بە خۆشحاڵیەوە ئێستا کارگەی شیرەمەنی ڕاستانمان دروست کردو و لە قۆناغی تەواوبوو نین و بەرهەمەکانمان خستۆتە بازارەوە کە ئەم فستیڤالە بۆ ئێمە فرسەتێکی زۆر گەورە بوو، چونکە توانیمان لەم ڕێگەیەوە نزیکەی 45 ئایتمی بەرهەمی شیرەمەنی بخینە بازارەوە و سوودێکی زۆر گەورەمان لەم فستیڤالە بینیت کە توانیمان بە ڕێگەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ کڕیارەکانمان یەکتر ببینین و فیدباکیان لێوە بگرینەوە لەسەر کواڵەتی و تامی بەرهەمەکانمان و هەروەها دەواازەیەکیش بوو بۆ ناساندنی بەرهەمەکانی ئێمە. باش با لە شوێنی فێستیڤالەکەەوە بێنە لای بەهای کانزاگران بەهاکان لەسەر ئاستی جیهان. ئەمڕۆ باسی بەهای دراوەکانتان بۆ ناکەم لەبەرەوەی کە بازارەکانی هەرێمی کوردستان داخراون بێگومان بەهاکان بەهای دراوەکان هەمان ئەو بەهاو نرخانن کە ڕۆژی ڕابردوو هەبوو، بۆیە ئەمڕۆ کە زیاتر باس لەوە ناکەین زیاتر باسی زێڕوونەوتەکەین لەبەرەوەی کە لە ماوەی بەتایبەتی ئەم یەک دوو ڕۆژەیە چەند ڕووداوێکی ئەتوانین بڵێن چەند ڕووداوێک ڕوویدا کە کاریگەری دژبەیەکیان هەبووە لەسەر زێر بە تایبەتی ئەمڕۆ کە زێر هەر زۆر ناسەقامگیر وەگەر سەیری چارتەکانت ئەکرد بۆی بزانین نرخەکان لە بازاڕە جیهانیەکان چیان لێ هاتووە، وەکو تەختیتی دڵی لێ هاتبوو دا ئەبەزی بەرزە بووە بەردەوام نرخەکەی لە یاریکردن نابوو، بەڵام هەتا کاتی ئامادەکردنی ئەم هەواڵەیەک ئۆنسە زێر بە 4030 دۆلار بوو، هەرچەندە لە ئێستا نزیک بۆتەوە لە 4022 دۆلار. ئەگەر منەڵم لە ئێستا ئەگەر تا کاتی ئەم قسەکردنەشم دیسان گۆڕانکاری بەسەر نەهات بێ. وتم چەند ڕووداوێک ڕوویدا کە کاریگەری دژبەیەکی هەبوو لەسەر زێر. سەرەتا یعنی ڕێژەی سوودی بانکی بوو کە لەلایەن یەدەگی فیدراڵیەوە دابەزی، ئەمە خۆی هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی نرخی زێر، بەڵام لە هەمان کاتە و هاوکات لەگەڵ ئەو بڕیارەی یەدەگی فیدراڵی کۆبوونەوە لە نێوان سەرۆکەکانی ئەمریکا و چین ڕوویدا و کۆبوونەوەکە بە گوێرەی وتەکانی خۆیان ئەرێنی بوو و ئەمە ئاماژەیە بۆ هێوربوونەوەی بارودۆخی بازرگانی لەسەر ئاستی جیهان و ئەگەر نەڵی نەمانی ئەو جەنگە بازرگانیە کە لە نێوان ئەمریکا و چین هەبوو لانی کەم هێوربوونەوەی بارودۆخەکەی لەبەرەوەی کە لە ماوەی هەفتەی ڕابردووام دوو وڵاتە هەڕەشەیەکی زۆریان لە ئابووری یەکترە کرد. ئەمریکا هەڕەشەیە و لە 100% باجی تر ئەسەپێنن بەسەر بەرهەمەکانی چینە. چین هەڕەشەیە کرد کە
هەناردەی کانزا دەگمەنەکان سنووردار کە ئەمە هەردووکی بە زیانی زێڕ بوو بۆیە کاریگەری لەسەر زێر دروست کرد. ئەگەر یارمەتی بن هاوکارانم بە هەر تۆزە زیاتر باسی زێر بکەین، باسی نرخەکانی بکەین، بزانین بە کیلۆگرام و ئۆنسەش چی بەسەر هاتووە. لێرە 1 کیلۆگرام زێڕمان هەیە کە بە 129,583 دلار بوو، 1 لیرەی زێر بە 853 دلارە. زێڕی ئایارە 21 لە بازاڕەکانی هەرێمی کوردستان ئەمڕۆ بە 805,000 دینارە. ئۆنسەیەک زیو بە 49 دلار و 7 سنتەکە زیویش ئەمڕۆ کە بەرزبوونەوەی تۆمار کردووە. دیسان ئەوی شەر ناسە قامگیر بوو، بەڵام بەراورد بە دوێنێ ئەتوانین بڵێن بەرزبوونەوەی تۆمار کردووە. کیلۆگرام زیویش بە 1577 دلارە. با زانیاری زیاترم جاریان دەربارەی نەوت وەربگرین. سەبارەت بە نەوتیش هەندێک ناسە قامگیری بەخۆی دیەوەی کە دەربارەی نەوت گرنگە ئەوەیە کە دوای سزاکانی ئەمریکا بۆ ڕۆسنەفت و لوک ئۆیل کە دوو کۆمپانیا سەرەکیترین کۆمپانیەکانی ڕووسیان ترس لە بڵین خستنەڕوو لە بازاڕەکان دروست بوو، بەڵام هێشتا سەرڕای ئەو سزانش پێشبینیەکان بۆ زیادەی خستنەڕوون لە داهاتە. هەر ئێستا زیادەی خستنەڕوو هەیە لایەن وڵاتانەوە بە تایبەتی لەلایەن ڕووسیاوە، بەڵام ئەوەی کە زۆر گرنگ بوو کاریگەری لەسەر نەوتدانا ئەم پێشبینیانەیە کە زاڵ بوو بەسەر هەموو ڕووداوەکانی ترا. بۆیە 1 بەرمیل نەوتی خای برنت ئەمڕۆ بە 64 دلار و 72 سنت بوو. نەوتی تەکساس بەرمیلێکی بە 61 دلار و 3 سنت و غازی سروشتیش ئەمڕۆ بەرزبوونەوەی بەراورد بە دوێنە تۆمار کردووە بە 4 دلار و 11 سنت بوو. ئەمە کۆتا زانیاری و کۆتا داتامانە دەربارەی کانزاگرام بەهاکان بە تایبەتی بە دیاریکراوی نەوت و زێڕکەوەکو وتم گۆڕانکاری زۆریان بەسەر هاتووە بە تایبەتی لە ماوەی ئەم 1-2 ڕۆژەیە. ئەمێ بچمە ئێرانەوەی کە لە ماوەی ئەم 1 هەفتەیە دەربارەی ئێران و بۆ ئێران ڕوویدا ئەوە بووکە FATF لە دوایین کۆبوونەوەی لە پاریس بڕیاریدا ئێران لە لیستی ڕەشا بهێڵێتەوە، بەڵام 4 وڵاتی ئەفریقی لە لیستی خۆڵەمێشی هێنایە دەرەوە. FATF لە راپۆرتەکەیە ئەڵێت ئاگامان لە هەوڵەکانی ئێرانە کە مەبەستیەتی کەم و کوڕیەکان لە بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریسم چارەسەر بکات و پەیوەندیەکانیشی لەگەڵ FATF دەست پێ کردووەتەوە. لەو ڕۆ ستایشی ئەکات، بەڵام لە هەمان کاتیشا ئەڵێت ئەوانە بەس نین بۆ ئەوەی دەری بێنن لە لیستی ڕەش لە بەرەوەی کە پابەندی زۆربەی ڕێکارەکان و ستانداردەکان نەبووە تا پابەندبوونی تەواوەتیش لە لیستەکەیە ئەمێنێتەوە. کۆمەڵەی تایبەتی دەستپێشخەری دارایی دژی سپیکردنەوەی پارەی ناسراو بە FATF لە نوێترین راپۆرتیدا ڕایگەیاندووە ئێران تاو کاتی پلانەکانی چاودێری کۆمەڵەکە بە تەواوی جێبەجێ نەکات لە لیستی ڕەشدا دەمێنێتەوە و داوای لە وڵاتانی ئەندام کردووە ڕێوشوێنی بەرپەشدانەوەی کاریگەر دژ بە ئێران بگرنەبەر. هەروەها ستایشی هەوڵەکانی ئێرانی کردبوو پێی بەنیازە کە کەم و کوڕیەکان چارەسەر بکات و هاوکاری FATF بکات. لە هەمان کاتدا کۆمەڵەکە 4 وڵاتی ئەفریقی لەوانە ئەفریقای باشوور، نێجیریا، مۆزەمبیق و بورکینافاسۆی لە لیستی خۆڵەمێشی لابردووە. ئەفریقای باشوور و نێجیریا لە ساڵی 2023، مۆزەمبیق لە ساڵی 2022، بورکینافاسۆ لە ساڵی 2021ەوە خراونەتە لیستی خۆڵەمێشی FATF و ئێستا کە ئەفریقای باشوور بەهۆی بەهێزکردنی ئامڕازەکانی بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریزم، نێجیریا بەهۆی بەرزبوونەوەی هاوئاهەنگی نێوان دامەزراوە دارایی و چاودێریەکان، مۆزەمبیق بەهۆی بەرزبوونەوەی هاوبەشی زانیاری دارایی و بورکینافاسۆ بەهۆی بەرزبوونەوەی چاودێری سەر دامەزراوە داراییەکان و نێوەندگیرەکان لە لیستەکە لابراون. ئاورناسان پێشبینی دەکەن وەبەرهێنەران ڕوو لە وڵاتانە بکەن و ئاسانکاری لە مامەڵەکانیاندا بکرێت. بە گوێرەی راپۆرتی سندوقی نەختی نێودەوڵەتی، هەر وڵاتەیەک دەخرێتە لیستی خۆڵەمێشی FATF-ەوە کە بە تێکڕایی لە 7.6 وەبەرهێنانی دەرەکی بۆ ئەو وڵاتە دابەزین بەخۆ ببینێت. لە ئێستادا تەنها ئێران، کۆریای باکوور و میانمار لە لیستی ڕەشی کۆمەڵەکەدا ماونەتەوە و بە گوێرەی سندوقی نەختی نێودەوڵەتی بوون لە لیستی ڕەشدا دەبێتە هۆی گۆشەگیری تەواوی دارایی و نەهێشتنی پەیوەندی بانکەکان لەگەڵ دەرەوەی وڵات و ئەو وڵاتانی چاکسازی دەکەن لە سیستەمەکانیاندا و تانداردەکانی FATF پەیڕەو دەکەن دوای چوونە دەرەوە لە لیستەکان ڕوبەڕووی بەرزبوونەوەی وەبەرهێنان و ئاسانکاری لە مامەڵە بانکیەکان دەبنەوە. FATF دامەزراوەیەکی نێودەوڵەتیە کە لە ساڵی 1970ەوە بۆ بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارە و دابینکردنی دارایی تیرۆریزم چالاکی دەکات.
وڵاتان بە گوێرەی ئاستی پێڕەوکردنی ستانداردەکانی دارایی جیهانی ڕێزبەندی دەکات و ناوی هەر وڵاتێک بچێتە لیستی خۆڵەمێشی و ڕەشی کۆمەڵەکەوە پەیوەندیەکانی بانکەکانی و وەبەرهێنان و بازرگانی دەرەکیە وڵاتە ڕوبەڕووی ئاستەنگ دەبێتەوە. ئەمەوێ لێرە باسی FATF تان بکەم بێگومان لەگەڵەوەیە کە باسی دوایین بڕیاریەکەم و لە دوایین کۆڕبند و کۆبوونەوەی چ بڕیارێکی داوە باسی کارەکانی دامەزراوە کەژەکەم کە بزانم چییە. کۆبوونەوەکەی کە لە ماوەی ئەم هەفتەیە ڕوویدا بە دیاریکراوی 24 دەبوو لە پاریس بەڕێوە چوو ئەو بڕیارانە کە لەم دوایین راپۆرتە لەم دوایین کۆبوونەوەی دراوە یەکەمیان لابردنی 4 وڵاتی ئەفریقیە لە لیستی خۆڵەمێشی کە ئەم وڵاتانە کە ئەچنە لیستی خۆڵەمێشیەوە بێگومان هەندێک مەترسیان لەسرە مەترسێکە زیاترۆیەکەوە بەرهێنان ئەترسن لەوە کاڕ و لە وڵاتانە بکەن هەندێک خۆی لێ پارێزن بۆی کە ببینن ئایا ڕێکارەکانیان چی بەسەر دێت پابند دەبن بە ڕێکارەکان و ستانداردەکانی FATF یان ناو 4 وڵاتە بریتی بوون لە ئەفریقای باشوور، نێجیریا، مۆزەمبیق و بورکینافاسۆ. بەڵام بڕیارێکی ترکە گرنگ بوو هێشتنەوەی ئێران و کۆریای باکوور بوو لە لیستی ڕەش بە تایبەتی ئێران و دەربارەی ئێران لە راپۆرتەکەیە ئەڵێت کە پابند نەبووە بە بەرنامەکان و بە ستانداردەکانی FATF وەکو لە راپۆرتەکەشمان گوێمان لێبوو ئەڵێت کە ستایشی ئێرانەکە بینێت کە ڕەنگە هەوڵی ئەوە بات کە هەندێک ڕێکارەکان بۆ دژایەتیکردنی سپیدکردنەوەی پارە و پارەدارکردنی تیرۆریسم بگرێتە بەر بەڵامەڵەیەوە بەس نییە پێویستە هەموو ستانداردەکان و هەموو پلانەکان پێڕەو بکات. هەروەها لەم کۆبوونەوەی بڕیاردرا کە چاودێری زیاتری تەکنەلۆژیای نوێ بکرێت لەوانە کریپتۆکەرەنسیەکان زیرەکی دەستکرد و دیپ فیک بۆ ئەوەی کە ئێستا ئەم ئامرازانە ئەم تەکنەلۆژیای نوێیە بۆتە هۆکارێک بۆتە ئامرازێک بۆ ئەوەی کە وڵاتان بەکاری بهێنن کە خۆیان لە سزاکان دەرباز بکەن کە پارەدارکردنی تیرۆریسم دابینکردنی دارایی تیرۆریسم بکەن یاخود ئەو کارانە بکەن کە لەگەڵ ستانداردەکانی FATF جیاوازی زۆرە بازانیاری زیاتر هەر لەم بارەیەوە وەربگرین. FATF ساڵی 1989 دامەزراوە ئۆفیسی سەرەکیەکەی لە پاریسا و 39 وڵات و دامەزراوە ئەندامی FATF بە دیاریکراوی 37 وڵات و 2 دامەزراوە ئەندامی FATF-n. پێک هاتەکەی ئەگەرمانوێ باس بکەین یەکەمیان کۆڕبەندی گشتی بڕیاردرە کە ئەو وڵاتانە کە باسم کرد ئەو دامەزراوانە لە کۆڕبەندەکە بەشداریەکەن هەڵە نەبم ساڵی سێجارم کۆڕبەندە بەڕێوە ئەچێت و سکرتاریەت و سەرۆکایەتی ساڵانەش 2 پێکاتەی تری دامەزراوەکە سەرۆکاتیەکە وەکو لە ناوەکەشی دیارە ساڵانەیە هەر ساڵێ و بەدەست وڵاتێکەوەیە. ئامانجی FATF بەرەنگاربوونەوەی سپیکردنەوەی پارەیە سەرەتا و دابینکردنی دارایی تیرۆریسمە کە ڕێگری لێ بکات و بڵاوبوونەوەی چەکی ئەتۆم دیار ڕێگری لە هەرسێکی ئەم بابەتانە کە باسم کرد ئامانجی سەرەکی دامەزراندنی FATF لە چەند لیژنەیەک پێکدێ FATF بۆ ڕاپەڕاندنی کارەکان یەکەمیان لیژنەی هەڵسەنگاندن ئەم لیژنەیە هەڵسەنگاندن ئەکا بۆ ئەو ڕێکارە نوێیانە کا ڕەنگە وڵاتان بەکاری بهێنن بۆ ئەو مەبەستانە بۆ سپیکردنەوەی پارە بۆ دابینکردنی دارایی تیرۆریسم کە هەڵسەنگاندنی بۆ کرد اینجا دامەزراوەکە لیژنەی با بڵین سیاسەتدانان سیاسەتەکان و ستانداردەکان کە ئەبێ وڵاتان پێڕەوی بکەن دای ئەنێت و هاوکاری نێودەوڵەتیش لیژنەیەکە کە دیاری ئەکات کام وڵاتانە سیاسەتەکان پلانەکان و ستانداردەکانی FATF پێڕەو ناکەم بۆ ئەوەی کە بە خستنیان بۆ ناو لیستی خۆڵەمێشی بۆ ناو لیستی ڕەش وان لێ بکەن کە پابند بن بە سیاسەتەکانی FATF بۆی کە لە ڕووی ئابووری و پاشەکشەنەکەن لە بەرەوەی کەوتم هەر وڵاتێک لە لیستی ڕەشیا خۆڵەمێشیا بەوە بەرهێنان ڕووی تێناکە لانی کەم خۆ ئەبوێرن و بە پارێزەوە مامەڵی لەگەڵەکەن. با بزانین چی ترمان هەیە هەر دەربارەی FATF. ئەرکەکانی FATF یەکەمیان نووسینەوەی 40 ڕاستپاردەی ستانداردی جیهانیە کە FATF ئەنجامی داوە هەڵسەنگاندن و چاودێری ئەدای وڵاتان ئەرکێکی ترێتی وەکوتم یەکێک لە لیژنەکانی ئەسڵەنکاری ئەوەیە کە هەڵسەنگاندنەکە کام وڵاتانە بە شێوەیەک سپیکردنەوەی پاراکەن دابینکردنی دارایی تیرۆریزمەکەن بۆی کە راپۆرتەکەی باد بە لیژنەکانی تر و هەروەها ڕێکار بگرنە بەر بۆ وڵاتانە دەستنیشانکردنی خاڵی لاوازی سیستمی دارایی وڵاتان یەکێکی ترە لە ئەرکەکانی لە بەرەوەی کە بەردەوام کە تەکنەلۆژیا پێشەکەوێت بێگومان ڕێکاری نوێش دێتە ئاراوە بۆ ئەوەی کە وڵاتان بتوانن خۆیان لە چاودێریەکان دەرباز بکەن ئەمە ئەو خاڵە لاوازانە ئەدۆزێتەوە بڵاوکردنەوەی ناوی وڵاتانی پڕمەترسیژێکێکی ترە لە ئەرکەکانی وەگەوەی کە لە من دوایین راپۆرتیا ئەنجامیدا 3 وڵاتی لە لیستی خۆڵەمەشی هێنا دەرو 3 وڵاتیشی لە لیستەکەیە بەجێگیری
هێشتەوە. ئەگەر زانیاری ترمان هەبێ هەر دەربارەی FATF بەڵێ FATF دوو لیستی هەیە، لیستی خۆڵەمێشی و لیستی ڕەش بێگومان. لیستی خۆڵەمێشی هەر وڵاتێک بچێتە ناو لیستی خۆڵەمێشیەوە واتە کەم و کوڕی لە سیستمی دارایی هەیە بەڵام پابندە بە چاکسازیەکان، واتە نکۆڵی لەوە ناکا کە پابندە بێ بە هەموو سیاسەتەکان و ستانداردەکانی FATF، بەڵام دیسانەوە ئەگەر بە ئەنقەس بە یاخود ناکەم و کوڕی هەیە لە سیستەمە داراییەکەی پێویستیان بە جێبەجێکردنی پلانی FATF واتە گەرچی مەبەستەکەیان هەیە بۆ جێبەجێکردنی ئەبێ ڕێکاری پێویست بگرنە بەر و هەروەها بانکەکان و بەرهێنەرانیش لە ڕێگەی ئەم لیستەوە ئاگادارەکرێنەوە کە ئاگادار بنە وڵاتانە لە لیستی خۆڵەمێشیان خۆ بپارێزن لا و بەرهێنان لەو وڵاتانە. لێکەوتەکانی بوون لە لیستی خۆڵەمێشیەوەیە کە و بەرهێنانی کەمتر ڕوویان تەیەکا بە تەواوەتی بۆ بەرهێنان نابڕێت، ینی بۆ وڵاتانە چاودێری بانکەکان چڕتر ئەکرێتەوە و هەروەها تێچووی گواستنەوەی پارش بۆ ئەو وڵاتانە بەرز ئەبێتەوە. لیستی ڕەشیش ئەگەر باسی بکەمە خراپترین حاڵەتیەتی ئەوەیە کە ئەو وڵاتانەکە لە لیستی ڕەشان بە تەواوەتی ستانداردەکان و پلانەکان و ڕێکارەکانی FATF پەیڕەو ناکەن و فشاریان سەرخەن ئەو وڵاتانە چاکسازی بکەن. ئەگەرنا لە لیستەکەی ئەگەر بمێننەوە یەکەمیانەوەیە کە بانکەکانیان سزا ئەدرێن، گواستنەوەی پارە بۆ ئەو وڵاتانە قەداغا ئەکرێ. بۆ نموناگەر باسی ئەو وڵاتانە بکەین کە ئێستا لە لیستەکەیان ئەگەر کۆمپانیایەک لە وڵاتێکی دەرەوە بێ مامەڵە لەگەڵ کۆمپانیایەکی ناوخۆی ئەو وڵاتە بکە ناتوانێت پارە بگوازێت و هەر ئێستا ئەوە ئەو شتە ئەبینین لە بەتایبەتی بۆ ئێران. بۆ نموناگەر بتوێ بەرهەمێک وڵاتێک بەرهەمێک لە ئێران بکڕێ ناتوانێت پارەکەی بە دۆلار پێبات. دابەزینی متمانەی دارایی جیهانیش لێکەوتەیەکی ترەکە ئەمە زۆر لەسەر قورس لەسەر ئەو وڵاتە ئەکەوێت لە بەرەوەیکە بە تەواوەتی ئابوووریەکەی ڕوبەڕووی پاشەکشە و داڕمانەکاتەوە. کۆتا زانیاریمان بوو دەربارەی FATF و لێکەوتەکانی بوون لە لیستەکانی ئەو دامەزراوەیە. بەڵام بە هەر لە ئێران ببێنمەوە بابەتێکی پەیوەست بە ئەمریکا و هندستانیش. ئەمریکا لێخۆشببوونی 6 مانگەی بۆ چالاکیەکانی هندستان لە بەندەری چابەهاری ئێران دەرکرد. مانگی ڕابردوو واشنگتن لە درێژەی فشارەکانی بۆ سەر ئێران لێخۆشببوونەکانی بەندەری چابەهاری هەڵوەشاندەوە کە لە ساڵی 2010ەوە بەردەوام نوێ ئەکرانەوە. بەڵام لە ئێستایا بەهۆی گرنگی بەندەرەکە بۆ ئابووری ئەفغانستان و گەیاندنی یارمەتیە مرۆڤ دۆستانەکان و هەروەها بەهۆیەوەی کە ئەمریکا و هندستان بە نیازن ڕێککەوتنی بازرگانی بکەن 6 مانگ لێخۆشببوونی بۆ بەندەرەکە دەرکردووە. وەزارەتی دەرەوەی هندستان ڕایگەیان ئەمریکا بۆ چالاکیەکانیان لە بەندەری چابەهاری ئێران لێخۆشببوونی 6 مانگەی دەرکردووە. ئەوەش پێگەی هندستان بۆ پەرەپێدانی بازرگانیەکانی لەگەڵ ئەفغانستان و وڵاتانی ئاسیای ناوەڕاست بەهێز دەکات بەبێ ئەوەی ناچار بێت پشت بە خاچی پاکستان ببەستێت. ساڵی ڕابردوو هندستان ڕێکەوتنێکی 10 ساڵەی لەگەڵ ئێران ئیمزا کرد بۆ پەرەپێدانی بەندەری چابەهار و لەم مانگەشدا بەکردنەوەی باڵوێزخانەکەی لە کابول پەیوەندیەکانی لەگەڵ ئەفغانستانی ژێردەسەڵاتی تالیبان ئاسایی کردەوە. لە دوای چوونە دەرەوەی ناتۆ لە ئەفغانستان هندستان باڵوێزخانەکەی لە کابول داخست. بەندەری چابەهار لە باشووری ڕۆژهەڵاتی ئێران و لەسەر دەریای عومانە سەرەتا بڕیار بوو لە ڕێگەی هێڵی ئاسنەوە بە ئەفغانستانەوە ببەسترێتەوە کە ئامانجلی پشتگیریکردنی ئابووری ئەفغانستان و کەمکردنەوەی پشتبەستنیەتی بە بەندەری کەراچی پاکستان. ئەو لێخۆشبوونە دوای لێدوانەکانی ئەم هەفتەی ترامپ ڕوویدا کەوتی بەنیازن لەگەڵ هیندستان ڕێکەوتنی بازرگانی بکەن دوای ئەوەی پەیوەندیەکانی ئەمریکا و هیندستان بۆ نزمترین ئاز لە ماوەی چەندەیە دابەزی. ئەو لێدوان و ڕێکارانە ئاماژەن بۆ ئەگەری باشتربوون و ئاسایی بوونەوەی پەیوەندیەکان. تێکچوونی پەیوەندیەکانی ئەمریکا و هیندستان بەهۆی ئەوە ڕووداکە ترامپ بەهۆی کڕینی نەوتی رووسیاوە 150 باجی گومرگی بەسەر بەرهەمەکانی هیندستاندا سەپاند. بەڵام بە جێرەی راپۆرتی ڕۆیتەرز دوای ئەوەی واشنگتن سزای خستە سەر کۆمپانیای ڕۆزنەفت و لوک ئۆیلی رووسیا پاڵاوگەکانی هیندستان هاوردەیان لە رووسیاوە کەم کردەوە. وتەبێژی وەزارەتی دەرەوەی هیندستان لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا پشتڕاستی کردەوە کە 6 مانگ لێخۆشببوونیان لە ئەمریکا وەرگرتووە بۆ درێژەدان بە چالاکیەکانیان لە بەندەری چابەهاری ئێران. جەختیشی لەوە کردوێتەوە کە بەردەوامن لە دانوستانەکانیان بۆ گەیشتن بە ڕێکەوتنێکی بازرگانی لەگەڵ ئەمریکا. مانگی ڕابردوو ئەمریکا لە درێژەی بڕیاری ئەو پەڕی فشار بۆ سەر ئێران لێخۆشببوونەکانی پێشووی بەندەری چابەهاری هەڵوەشاندەوە کە لە ساڵی 2010ەوە نوێ دەکرایەوە و ڕوون نییە ئایا دوای ئەم 6 مانگە دیسانەوە درێژ دەکرێتەوە یاخود نا. ئەمەوێ لێرە زۆر بە وردی دیسانەوە بەداتا و ژمارە بۆتان باس بکەم کە بۆچی بەندەری چابەهارەوەندە گرنگە کە تەنانەت دوای بڕیاری ئەو پەڕی فشاری ئەمریکاش بۆ سەر ئێران دیسانەوە ڕازی بووە
کە 6 مانگی تر لێ خۆش بوون بۆ ئەو بەندەرە بکات بۆی کە هندستان بتوانێت کاری پەرەپێدان لە بەندەرەکە بکات. بابەتەکە ئەوەیە کە هندستان لە بەندەرێکی چابەهار خەریکی پەرەپێدان و هەروەها وەبەرهێنانە لە تەرمیناڵێک لە وڵاتە ماوەی لێخۆشبوونەکەش 6 مانگە. جا هۆکاری ئەم لێخۆشبوونەی ئەمریکا بۆ بەندەری چابەهار سەرەتا ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە بەندەرەکە بەندەرێکی زۆر گرنگە بۆ گەیاندنی بە تایبەتی یارمەتی مرۆڤ دۆستانە بۆ ئەفغانستان بۆ نمونە و هەروەها گرنگیەکی ترکە بەندەرەکە هەیەی لە ڕووی ترانزیتیەوەی زۆر گرنگە بۆ نمونە ئەمریکا ئەگەر سزاش بخاتە سەر هەر وڵاتێک ئەگەر لە کۆڵینەوەکانە بگاتەوە ئەنجامە کە ڕەنگە کێشە بۆ دابینکردنی زنجیرەی جیهانی دروست ببێ یان لانی کەم بۆ ناوچەکە ڕەنگە وەکو ئەم بابەتە لێ خۆشببوونێکی کاتیش دەربکات. دەستگەیشتن بە ئەفغانستان و ئاسیای ناوەڕاست بۆ هەند لە ڕێگەی ئەم بەندەرەوە ئەمە یەکێکی ترە لە گرنگترین بابەتەکان لەبەرەوەی کە ئەمە بەشێکە لەو ڕێڕەوە کە ڕێگە بە هندستانات کە دەستی بە ئەفغانستان و بە رووسیا و بە ئاسیای ناوەڕاستیش بگا هەروەها بابەتی جیۆپۆلەتیکی نێوان هندستان و ئەمریکاش بابەتێکی ترە لەبەرەوەی کە بە تایبەتی لە ماوەی دوایی یا دوایەوەی کە هندستان نەوتی لە رووسیا ئەکڕی هەندێک نێوانی ئەمریکا و هندستان تێکچوو بوو و ڕەنگە ئێستا کە مقۆمقۆی ئەوە هەیە کە ڕێککەوتن بکرێت و لێک تێگەیشتن بکرێت ئەمە ئیمتیازێک بێت کە ئەمریکا دایەتی بە هندستان بۆی بتوانێت ئەم کارە بکات لەبەرەوەی کە بڕیارە لە دانوستانان بۆی ڕێک بکەون بە لەم بارەیەوە بزانین چیترمان هەیە زانیاری تر وەربگرین دەربارەی ئەم لێ خۆشببوونەوە کوتم دەربارەی گرنگی بەندەری چابەهار. چالاکیەکانی هندستان ئەگەر باسی بکەم لە بەندەری چابەهار کە چی بوون سەرەتا ئەمە لە ساڵی 2016 دەستی پێ کردووە بەرهەمهێنانێکی ینی وەبەرهێنانێکی سەرەتایی لەلایەن هندستانەوە لە بەندەری چابەهار کراوە کە بە پێ ڕێککەوتنەکان ئەو یارمەتیانەکە هندستان لە بەندەرەکە پێشکەشی ئەکا 85 میلیۆن دلار بۆ جاوتمانە یارمەتیەکان و قەرزەکان جیاوازەکەیەوەیەکە یارمەتیەکان قەرز نین لی ناستێنێتەوە و هندستان ئەم پارەی لە بەندەری چابەهار بۆ پەرەپێدانی بەندەرەکە خەرج کردو بەبێ ئەوەی کە چاوەڕێی وەرگرتنەوەی بێ بەڵام قەرزەکە 150 میلیۆن دلارە هندستان بە قازانجێکی کەم بەواتە بە سوودێکی کەم دایەتی بە ئێران و لە درێژمە و داشاوەریەگرێتەوە بۆ نمونە ئێران ئەتوانێت لە ماوەی 20 ساڵە بە سوودێکی کەم ئەم 150 میلیۆن دلارە باتەوە بە هندستانە ئەم پارانە ڕەنگەیەکێک بن لەو هۆکارانەکە ئەمریکا سزای خستووە ینی هەڵی وەشاندەوە لە ماوەی ڕابردووە لێ خۆشببوونەکە بەڵام بە هەر هۆکارێک بێستە پێی باشترەکە لێ خۆشببوونەکە بکرێتەوە و بەرهێنانی ینی با باسێکی ڕێککەوتنی دوای ئەم 2016 بکەم. ساڵی 2024 ڕێککەوتنێکی 10 ساڵە لە نێوان هندستان و ئێران کران کە لایەنەکان کە ڕێککەوتنیان کرد کۆمپانیای هندی IPGL بوو کامە کۆمپانیایەکی حکومی هندستانە کە لە ژێر چاودێری وەزارەتی بڵین دەریاوانی و بەندەرەکانی ئەو وڵاتە کارەکە لایەنەکەی تری فەرمانگەی بەندەرەکان و دەریاوانی ئێران PMO بووە بەڵام وەبەرهێنانی ئەم ڕێککەوتنە 120 میلیۆن دلار بووە و دابینکردنی داراییەکەشی بۆ پرۆژەکان 250 میلیۆن دلارە بەڵام لەم قەبارە گەورانە کە باسمان کرد ئەوەی هەتا ئێستێ کراوە 25 میلیۆن دلار تەنها ئامێر و کەرستە و ئەو بابەتانە کە پێویست بوون دابینکراون بە بڕی 25 میلیۆن دلار بە زانیاری زیاتر وەربگرین بزانین چی ترمان هەیە دەربارەی ئەم بەندەرە. گرنگی چابەهار لەم ڕۆوەیەوە با بزانێکی هەم گرنگیەکەی و هەمووی کە دوای پەرەپێدانەکە چی بەسەر دێت. توانای کۆنتینەری ئەگەر بمانەوە بە قەبارە بە کێش باسی بکەین هی بەندەرەکە لە ئێستا 2 میلیۆن و 100 هەزار تۆنە بەڵام ئامانجەوەیە کە لە دوای پەرەپێدانەکە بۆ 8 بۆ 10 میلیۆن تۆن لە ڕووی کێشەوە بێگومان توانستی بەندەرەکە بەرز ببێتەوە لە ڕووی ژمارەی کۆنتینەرەکانەوە لە ئێستاە توانای بەندەرەکە 90 هزار کۆنتینەری 20 پێیە بەڵام تواناکەی دوای ئەم وەبەرهێنانە کە ئەکرێت بۆ 500 هزار کۆنتینەر بەرز ئەبێتەوە. گرنگیەکی تری چابەهارەوەیە کە چابەهار بەشێکە لە ڕێڕەوی باکوور باشوور ئەم ڕێڕەوی باکوور باشوورە وەکو لە پاکێجی پێشووتریشا باسم کرد چین ئەبەستێتەوە بە رووسیا و بە ئاسیای ناوەڕاست و ڕێگە بە چین ئەیات کە ببورن بە هندستان نەکچین ڕێگە بە هندستان ئەیات کە
بچێتە ئەفغانستان دەستی بە بازاڕی ئەفغانستان ڕابگا دەستی بە رووسیا و باسێ ناوەڕاست ڕابگا بەبێ ئەوەی پشت بە پاکستان ببەستە لە بەرەوەیکە ڕکابەرێکی دێرینی پاکستان هەروەها کەمکردنەوەی تێچوو گەیاندنی بارەکان لە ڕێگەی و بەندەرەوەیەکی ترە لە بابەتەکان و هەروەها هاوسەنگی ڕائەگرێت ئەم بەندەرە لەگەڵ پرۆژەی چین پاکستان. پرۆژەی چین پاکستان ئەویش بەندەرێکە پرۆژەیەکە کە ڕێگە بە چین ئەیاد لە ڕێگەی پاکستانەوە دەستی بگات بە ناوچەکە و لە بەرامبەرە چابەهاریش هەندوالێکە کە بەبێ پشتبەستن بە پاکستان دەستی بە ناوچەکە ڕابگا. با زانیاری زیاتر وەربگرین دەربارەی ئەم بابەتە. ئەوەی کە تا ئێستا لە وەبەرهێنان لە بەندەرەکان ینی ئەو پێشکەوتنەکە بەخۆیەوە بینیوە یەکەمیان ئەوەیەکە 8 کەشتی نێودەوڵەتی لە بەندەری چابەهار ینی لەنگەرگرتنی کەشتیەکان لە بەندەری چابەهار بۆ 8 زیادی کردووە بەرزبوونەوەی کۆنتێنەرەکان 140 تۆمار کرد 43 تا 143 ئەو کۆنتێنەرانە کە لە بەندەرەکە بڵین بار ئەکرێن و دا ئەگیرن 143 بەرز بووتەوە قەبارەی بارکردنیش لە ڕووی کێشەوە لە بەندەرەکە 134 بەرزبوونەوەی تۆمار کردووە. ئەمە ئەگەر هەڵە نەبم کۆتا زانیاریمان بێ دەربارەی بەندەری چابەهار و گرنگی بەندەرەکە. جا ئەمێ بچمە سعودیا بابەتێکی زۆر سەرنجڕاکێش لە سعودیا هەیە لە بەرەوەی کە وڵاتە لە ماوەیە گۆڕانکاری زۆر گەورە و سەرنجڕاکێشی بەخۆی بینیوە هەمووش یەگەڕێتەوە بۆ دیدگای 2030 لە وڵاتە. وەزیری وەبەرهێنانی سعودیا ئەڵێت لە ئێستاە نیوەی داهاتی سعودیا داهاتی نەوتیە و وڵاتەکەی توانیوێتی بە ڕێژەی نزیکەی 150 خۆی لە پشتبەستن بەنەوت دەرباس بکات. ئەوە لە کاتێکە کە پێشتر بە تەواوەتی ئابووری سعودیا ئابوووریەکی نەوتی بوو. خالید فالح ئەڵێت لە چوارچەوەی دیدگای 2030 ئامانجی ناوازەیان پێکاوە بەڵام بۆندە ڕازینین و کارەکەن بۆ پەرەپێدانی زیرەکی دەستکرد و کەرتی گەشتیاری لە ئاستێکی بەرچاوە. سعودیا ئەو وڵاتی کە سەردەمانێک زێڕی ڕەش شادەماری ئابوووریەکەی بوو کەوتۆتە سەر ڕێڕەوی گۆڕانکاری و دیدگای 2030 زیرەکی دەستکرد گەشتیاری و وەبەرهێنانی دەرەکی لە پاڵوزەدا کردووە بە جومگە گرنگەکانی داهات لە وڵاتە. لە کاتێکدا کە سعودیا هەوڵەکانی بۆ پەرەپێدانی زیرەکی دەستکرد و گەشتیاری چڕ کردووەتەوە و تا کۆتایی دیدگای 2030 ساڵانێکی لەبەردەستا بەڵام وەزیری وەبەرهێنان ڕایگەیاندووە داهاتی نانەوتی نیوەی داهاتی گشتی سعودیا پێک دەهێنێت. وتیشی ڕێژەکە بەردەوام لە گەشەکردندایە لە ڕابردوودا هەموو داهاتی وڵات داهاتی نەوتی بوو بەڵام لە ئێستادا زیاتر لە 140 داهاتی سعودیا لەو کەرت و سەرچاوانەوە دابین دەکرێت کە هیچ پەیوەندیەکیان بە نەوتەوە نییە. جەختیشی لەوە کردووەتەوە کە ئامانجی ناوازەیان پێکاوە بەڵام هێشتا ڕازی نین و دەیان هەوێت کاری زیاتر بکەن و فرەچەشنکردن و گەشەی وڵات خێراتر بکەن. لە چوارچەوەی دیدگای 2030 سعودیا سەرنجێکی تایبەتی خستووەتە سەر پەرەپێدانی زیرەکی دەستکرد و ئەو کەرتانەی کە توانستی تازەگەریان تێدایە ئامانجیشی ئەوەیە کە ئابوووریەکەی بە تەواوەتی لە پشتبەستن بە نەوت دەرباس بکات. وەزیری وەبەرهێنانی سعودیا لەمبارەیەوە دەڵێت وڵاتەکەی دەبێت بە یەکێک لە وەبەرهێنەرە سەرەکیەکان لە پەرەپێدانی ژێرخانەکانی پەیوەست بە زیرەکی دەستکرد و پلانی دروستکردنی ناوەندی داتای زەبەلەحیان هەیە. دەشڵێت ئەو وڵاتانەی لەم کەرتەدا وەبەرهێنان نەکەن لە داهاتووی ئابووری جیهان بەجێدەمێنن. کۆمپانیای پرایس واتەرهاوس کویز پێشبینی دەکات کە تا ساڵی 2030 زیرەکی دەستکرد 135 میلیارد دلار بە ئابووری سعودیا زیاد بکات. جەختیش دەکاتەوە کە داهاتی نەوتی لە ئێستادا تەنها 153 کۆی داهاتی سعودیا پێک دەهێنێت کە بەراورد بە ساڵی 2019 دابەزینی بەرچاوی تۆمار کردووە. هاوتەریب لەگەڵ تەکنەلۆژیا سندوقی وەبەرهێنانی گشتی سعودیا ڕۆڵێکی سەرەکی دەگێڕێت لە فرەچەشنکردنی ئابووری وڵات و وەبەرهێنان لە کۆمپانیاکانی تەکنەلۆژیا، یاریە ئەلکترۆنیەکان و تەنانەت وەبەرهێنان لە یانەی تۆپیپەی نیوکاسڵ پێگەی سعودیەی لە جیهاندا بەهێزتر کردووە و لە کەرتی گەشتیاری ئەو وڵاتەشدا بووە بە بزوێنەری ئابووری و پشکەکەی لە 103 ساڵی 2019 بۆ 105 لە ساڵی 2024 بەرز بووتەوە. ئامانجیەتی تا ساڵی 2030 بۆ 120 بەرز ببێتەوە.
بە گوێرەی داتاکانچی تر دیدگای 2030 تەنها بانگەشە یاخود پلانێکی سەرکاغەز نییە، ئاواتێکە کە ڕیاز باوە بەرهێنانی گەورە و چاکسازی لە پێکهاتە و پەرەپێدانی تەکنەلۆژیا کردوویەتی باڕاستی و ئەگەر بە تەواوەتی هەموو ئامانجەکانی بپێکێت، سعودیا لە هەناردەکارێکی نەوتەوە دەکات بە هەناردەکارێکی تەکنەلۆژیا و وەبەرهێنان و ئەزمموی پەرەپێدانی نوێ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست. سعودیا یەکێکە لە وڵاتانە کە یەکێک لە گەورەترین یەدەگەکانی نەوتی هەیە لەسەر ئاستی جیهان. ڕەنگە ئەگەر وەک وڵاتانی تری بکردا بە تەنها پشتی بە نەوت ببەستایە ئەو گەشە ئابوووریە کە ئێستا ئەیبینین بەخۆیەوە نەبینیە لە بەرەوەی کە سعودیا بەهۆی دیدگای 2030 بە تەواوەتی خەریکە ئابوووریەکەی فرەچەشن ئەکات ئەو وڵاتە کە داهاتی سەرەکیەکەی تەواوی داهاتەکەی لە نەوت بوو، ئێستا ئەوەندە ئابوووریەکەی فرەچەشن کردووە کە تەنها نیواوە بگرە کەمتر لە نیوەش پشت بە داهاتی نەوتی ئەبەستێ لێرە بە وردەکاریەوە بۆتان باسەکەم. ئەو پلانانەکە لە دیدگای 2030 سعودیا هەبووە بۆ فرەچەشنکردنی ئابووری ئەو وڵاتە هەتا ئێستا کە تا ساڵی 2030 چەند ساڵێکمان لە بەردەم ماوە 185 یان تەواو کراون یان نزیکن لە تەواو بوون و ئەوەندەیان نەماوە کە بگەنە قۆناغەکانی کۆتایی. ئامانجەکانی دیدگای 2030 بریتین لە بەرزبوونەوەی داهاتی نانەوتی وەکووتمان لە ئاستێکی زۆرە ئەم ئامانجەی پێکاوە کەمکردنەوەی پشتبەستن بە نەوت ئەوەندە ئابوووریەکەی فرەچەشن کردووە لە ڕووی گەشتیاری لە ڕووی تەکنەلۆژیا و زیرەکی دەستکردەوە کە ئیتر ڕەنگاگەر نرخی نەوت زۆریشدا ببەزێ نەتوانێت گورزێکی ئەوەندە کوشندە لە وڵاتە بوەشێنێت پەرەپێدانی سندوقی و بەرهێنانی گشتیش بابەتێکی ترەکە ئەم سندوقە کاری دابینکردنی داراییەکە بۆ پرۆژەکان لە سعودیا و بەرهێنانی دەرەکی لە سعودیا بەهۆی پلانەکان و بەهۆی بەرنامەکانی دیدگای 2030ەوە 100 میلیارد دلاری ساڵانە بۆ 100 میلیارد دلاری ساڵانە بەرز بووەتەوە. یەکێکی تر لە ئامانجەکانی دیدگای 2030ەیەکە هێزی کاری ژنان، بەشداری هێزی کاری ژنان بۆ 100 بەرز ببێتەوە. هەر ئێستا ئەم ئامانجەی پێکاوە بگرە زیاتر لەوەش لە پاکێجەکانی دوایە باسیەکەم و بڕیاریشە واتە ئامانجێتی ژماری گەشتیارانی بۆ 150 میلیۆن کەس بەرز بکاتەوە. جا هەر لەم بارەیەوە ئەگەر بمێ باسی ژمارەکان بکەم بۆ داهاتی نەوتی و نانەوتی ئەو وڵاتە بەپێی دوایین داتاکان داهاتی نانەوتی سعودیا لە چارەکی دووەمی ساڵی 2025 40 میلیارد دلار بووە، نزیکەی 150 بە دیاریکراوی 150 بەڵام نزیک بۆتەوە لە 150 داهاتی کۆی داهاتی حکوومەت. ئەو کەرتانە کا بە شێوەیەکی بەرچاو گەشەیان کردووە ڕۆڵیان هەبووە لەم 40 میلیارد دلارە کە باسم کرد، کەرتی کانزاکانە، کەرتی پیشەسازیەوە، کەرتی گەشتیاریە و ئێستا زۆر فکوس و هەروەها سەرنجی خستوەتە سەر پەرەپێدانی تەکنەلۆژیای نوێ و زیرەکی دەستکرد لە وڵاتەکە. وەزیری وەبەرهێنانەڵێ هەر کەس لە ئێستا وەبەرهێنان لە زیرەکی دەستکردانەکە لە ئابووری جیهان بەجێمێنێ خۆیان زۆر باشە زانن کە ئێستا بێ دەست بخەنە سەر چ خاڵێک بۆی کە لە ئابووری بەجێنەمێنن و بۆی بتوانن ببن بە کێبەرکێکارێکی سەرەکی لەسەر ئاستی جیهان. سندوقی وەبەرهێنانی گشتی سعودیا PIF سامانەکەی تا کۆتایی ساڵی 2024 913 میلیارد دلار بۆ 119 بەرز بۆتەوە کوتم. ئەم سندوقە کاری دابینکردنی داراییەکە بۆ پرۆژەکان و تەنها لە ساڵی 2024 56 میلیارد و 800 میلیۆن دلار وەبەرهێنانی کردووە بۆ پرۆژەکان بۆ یەکی سامانەکەی زیاتر بێت پێشکەوتنێکی زیاتر سعودیا بەخۆیەوە بینێ لە ڕووی ژێرخانی و لە ڕووی تەکنەلۆژیاوە. ئەگەر باسی وەبەرهێنانی دەرەکی بکەم لە سعودیا ساڵی 2023 تەنها 26 میلیارد دلار وەبەرهێنانی دەرەکی هەبووە لە سعودیا. ئامانجی دیدگای 2030ەوەیە کە بیگەێنە 100 میلیارد دلار. دیارە هەموو ڕۆیاکان زۆر گەورن بەڵام ئەوە نییە کە دوور بن لەوەی کە دەستیان پێ بگا لە بەرەوەی هەر لە ئێستا وەکو باسم کرد 80 بۆ 185 جێبەجێ کراون. لە ڕووی دەستی کارەوە دەستی کار بەگشتی لە سعودیا واتە 166.6 هاوڵاتیانی سعودیا ئێستا خاوەنی کارن لە وڵاتە کە 151.5 هاوڵاتیانی سعودین و ئەوی کەشی ئەو کەسانن ئەو هاوڵاتیە بیانیانن کە ڕویان لە سعودیا کردووە. لە ڕووی دەستی کاری ژنانەوە ما ئەو خاڵەیە کەوتم لە دیدگای 2030 بە زیاشەوە لە ساڵی 2025 بە زیاوە پێکاویانە. ساڵی 2017 دەستی کاری ژنان لە سعودیا 117 بووە، ساڵی 2025 بۆ 135.4 بەرز بووەتەوە.
لە ڕووی گەشتیاریشەوە ژمارە ئەمریکاران لە ئاخر جاری ینی بۆ سعودیا 13.56 میلیۆن کەس بووە و سعودیا ئامانجێتی بە پێی دیدگای 2030 ساڵی 2030 ژمارە گەشتیاران لە وڵاتەکەی بگەێنێتە 150 میلیۆن کەسی ساڵانە کە ئەمە کوتم خەون ڕۆیایەکی گەورەیە بۆ ئەو وڵاتە. با باسێکی بەرهەمی ئەلمنیۆمیشتان بۆ بکەم لە کاتێکا کە هەموو جیهان چاوی لە نرخەکان و بازاڕی زێڕ و زی و کانزادەگمەنەکانە نرخی ئەلمنیۆم گەیشتوتە بەرزترین ئاست لە 3 ساڵە. ئەو کانزایە کە لە ئاسن ینی ئەو کانزانە کە لە ئاسن بەرهەم ناهێنرێن لە ڕووی خواستی جیهانەوە ئەلمنیۆم دوای پۆڵا لە ڕیزبەندی دووەمایە بۆ پێی کە ژیانی مۆدرن لە ئاستێکی زۆر بەرزا پشتی پێبەستێت. هەر لە دروستکردنی پەنجێرە و مۆبایلەوە هەتا ئۆتۆمبیلی کارەبای و فڕۆکە و تا دوایی ئەلمنیۆم بەکارەهێنرێت. لە کاتێکا سەرنجەکان لە بازاڕی کانزاکانی جیهان لەسەر زێڕە ئەلمنیۆم لە بەرزترین ئاست لە ماوەی 3 ساڵدا مامەڵی پێوە دەکرێت و بازاڕەکەی چووەتە قۆناغێکی گرنگەوە. بلومبەرگ لە راپۆرتێکدا باز لەوە دەکات کە هەرچەندە ئەلمنیۆم بەقەدەر مزدرە و شاوە نییە و بەقەدەر کانزا دەگمەنەکانیش سەرنجڕاکێش نییە، بەڵام دەکرێت بڵین کانزایەکی گرنگە لەم سەردەمەدا. ئەلمنیۆم پێویستیەکی سەرەکی ژیانی مۆدێرنە و پێگەی خۆی لە ئابووری جیهاندا کردووەتەوە و دەچێتە قۆناغێکی نوێەوە بەو پێی سێ ئەگەر لە بەردەمیدایە. یەکەمیان ئەوەی جیهان بەنا ئاگایی بەرەو دابەزینی خستنە ڕوو هەنگاو بنێت، یان هەژمونی چین زیاتر لە ڕابردوو بەسەر بازاڕەکەتە ئازاڵ ببێت یاخود هەردوو ئەم ئەگەرانە پێکەوە ڕووبدەن. لە ئێستادا ئەلمنیۆم بنزیکەی $2900 مامەڵی پێوە دەکرێت کە بەرزترین ئاستە لە ماوەی 3 ساڵدا. هەرچەندە هێشتا دوورە لەوەی کە ئاستی پێوانەی نوێ تۆمار بکات، بەڵام ئەم نرخە لە ڕووی مێژووییەوە بەرزە و بە پێی تێکڕای نرخی ساڵانش لە چوارەم ئاستی پێوانەی مێژووی خۆیدایە. لەبەرەوەی سەرنجی بەرپرسانی جیهان چوە بەلای مس و کانزادەگمەنەکاندا ئەلمنیۆم کەمتر دەبێت بە سەردێڕی هەواڵەکانی جیهان، بەڵام سەرڕای ئەوەش بۆ ئابووری جیهان یەکجار گرنگە. بۆ دروستکردنی فڕۆکە و مۆبایل، پەنجەرە و قوتووی خواردن و خواردنەوەکان، ئۆتۆمبیلی کارەبای و کەرەستەی ناوماڵ لە ئاستێکی بەرچاودا پشت بە ئەلمنیۆم دەبەسترێت. خواست بۆ ئەلمنیۆم ساڵانە $300 میلیارد و لەو کانزایانەی لە ئاسن دروست ناکرێن لە دوای پۆڵا زۆرترین بەکاربردنی هەیە. هەرچەندە بەراورد بە کانزاکانی دیکە ڕێژەی ئەلمنیۆم لەسەر زەوی زیاترە، بەڵام بەهۆی ئەوەی بەرهەمهێنانەکەی ئاڵۆز و گرانە تا سەدەیەک پێش ئێستا وەک کانزایەکی گرانبەها هەژمار دەکرا. ناپلیۆن کەوچک و چەتاڵە ئەلمنیۆمیەکانی بۆ گرنگترین میوانەکانی دەخستە بەردەست و ئەو کاتەش کە مۆنومنتی واشنگتن لە ساڵی 1884 دروستکرا ڕووکەشێکی لە ئەلمنیۆم بۆ ڕازێنرایەوە. لەو کاتەدا ئەلمنیۆم لە زی و گرانتر بوو بۆ تەنها 2 ساڵ دوای ئەوە سیستمێکی پاڵاوتنی نوێ خرایە بەردەست و قەبارەی خستنە ڕووەکەی بەرز بووەوە. ساڵی ڕابردوو چین 43 میلیۆن تۆن ئەلمنیۆمی بەرهەم هێناوە و بەو پێی لە چەند ساڵی ڕابردوودا حیزبی کۆمۆنیست سەقفی بەرهەمهێنانی توانەوەی ئەلمنیۆمی لە 45 میلیۆن تۆندا سنووردار کردووە و لەم ساڵدا بەرهەمەکەی لەو سەقفە دیاریکراوە نزیک بۆتەوە. پێدەچێت گەشەی بەرهەمهێنانی پەکین لە کۆتایی نزیک بوو بێتەوە. هەموو ئاراستەکان بۆ ئەوەن کە لە داهاتوودا قەیرانی خستنە ڕوو بۆ ئەلمنیۆم دروست بێت، لە کاتێکدا هێشتا خواست بەرزە و ساڵانە ئاستی خواست لە 2 بۆ 3 میلیۆن تۆن بەرزە بێتەوە. بازاڕی ئەلمنیۆم تەنها 2 ڕێگەی لەبەردەمە، یان بەرزکردنەوەی نرخەکان کە کاریگەری لەسەر ئابووری جیهان دروست دەکات، یان پشتبەستنی زیاتر بە کۆمپانیا چینیەکان. ئابووری ینی داتا و ژمارە. با من لێرە بە ژمارە باسێکی بەرهەمی ئالمنیۆمتان بۆ بکەم لە سەراستی جیهان و بەرهەمهێنەران، هەناردەکاران و هاوردەکارانی. نرخی 1 تۆن ئەلمنیۆم بۆ $2900 بەرز بۆتەوە، بەرزترین ئاستە لە ماوەی 3 ساڵە. بەرپرسانی جیهان بەهۆی زێڕ و زی و مسەوە چاویان لە ئەلمنیۆم نەماوە، بۆیە نرخەکەی لە ئێستا لە بەرزبوونەوەی مەترسی کورتێنانی خستنە ڕۆشی لەسەر دروست بووە. هۆکاری بەرزبوونەوە کەشی بەرزبوونەوەی خواست و دابەزینی خستە ڕوو بابەتی هاوشێوەیە. بەکارهێنانی لە قوتونان لە بیناسازی لە دروستکردنی ئۆتۆمبیل بە تایبەتی ئۆتۆمبیلی کارەبایی و بەرهەمی ئەلکترۆنیە. ساڵی 2024
74 ملیۆن تۆن ئەلمنیۆم بەرهەم هاتووە. گەورەترین بەرهەمهێنەرانیش بریتین لە چین بە جیاوازیەکی زۆرۆ لە ڕیزبەندیەکەما بە 43 ملیۆن تۆن، هەندستان بە 4.2 ملیۆن تۆن، رووسیا بە 3.8 ملیۆن تۆن و کەنەداش بە 3.3 ملیۆن تۆن لە ڕیزبەندیە سەرەکیەکانە. قەبارەی بازاڕی ئەلمنیۆم ساڵی 2023 229.8 میلیارد دلار بۆ ساڵی 2024 بۆ 249.8 میلیارد دلار بەرز بووەتەوە و هەناردەی جیهانی ژەگەرمە باسی بکەم بەپێی ساڵی 2023 71 میلیارد و 400 میلیۆن دلار هەناردە کراوە، ساڵی 2024 72 میلیارد و 200 میلیۆن دلار ئەلمنیۆم هەناردە کراوە. ئەگەر باسی ناوچەکان بکەم بۆ دابینکردنی ئەلمنیۆم سەرەتا وڵاتانی ئاسیا بە 38.2 لە بەرەوەی کە چین یەکێکە لە گەورەترین بەرهەمهێنەران و هەناردەکارانی ئەوروپا بە 35.1 لە ڕیزبەندی دووەمایە، ئەمریکای باکوور بە 13.9 لە ڕیزبەندی سێمایە، ئۆقیانوسیا 6.3 ڕیزبەندی چوارەمی بۆ خۆی گرتووە، ئەفریقا بە 5.1 و ئەمریکای لاتینیش بە 1.4 ڕیزبەندی 5.6 بۆ خۆیان گرتووە. هەناردەکارانی ئەلمنیۆم لەسەر ئاستی جیهان سەرەتا کەنەدایە بە 8.3 میلیارد دلار، رووسیا بە 6.9 میلیارد دلار لە ڕیزبەندی دووەمایە، ئیمارات 6 میلیارد و 400 میلیۆن دلار هەنارداکە ڕیزبەندی سێ بۆ خۆی گرتووە، هەندستان 4.8 میلیارد دلار هەنارداکە لە ڕیزبەندی چوارەمایە و مالیزیاش پێنجەمی بۆ خۆی گرتووە بە 4.6 میلیارد دلار. باسی هاوردەکارانی شێگەر بکەم یەکێتی ئەوروپا 9.1 میلیارد دلار هاوردە ئەکات، ئەمریکا 5.3 میلیارد دلار هاورداکە ڕیزبەندی دووەمی گرتووە، ئەڵمانیا بە 4.5 میلیارد دلار لە ڕیزبەندی سێمایە، ژاپۆن 2.5 میلیارد دلاری گرتو، چینیش 2.4 میلیارد دلار هاورداکات و لە ڕیزبەندی پێنجەمی هاوردەکارانی ئەلمنیۆمە لەسەر ئاستی جیهان. بەم هەواڵە کۆتایی بە گەشتی هەواڵا بوریەکانی ئەمڕۆمانە هێنین بە یارمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆم پێشکەشکردن. سپاس کە بینەرمان بوون و ماڵاوە.